لە هەرێمی کوردستان بە 2 مانگ جارێک موچەی موچەخۆران دابەش دەکرێت. ڕۆژاوای کوردستانیش موچەی فەرمانبەران بە ڕێژەی لە 150 زیاد کرا. بە پێچەوانەی هەرێمی کوردستان ئیدارەی خۆبەڕێوەبەری ڕۆژاوای کوردستان موچەی فەرمانبەرانی لە کاتی خۆیدا دابەش دەکات و لە ئێستاشدا بڕیاری داوە بە ڕێژەی لە 150 موچەی فەرمانبەران زیاد بکات. بە پێی بڕیاری ژمارە 64 ئیدارەی خۆبەڕێوەبەری ڕۆژاوای کوردستان زیادکردنی موچە لەمڕۆ دەکەوێتە بواری جێبەجێکردنەوە. لە هەرێمی کوردستان وێڕای زۆری سەرچاوەکانی داهات، وێنەکە بە پێچەوانەوەیە و هەوڵی کەمکردنەوەی موچەی موچەخۆران دەدرێت. حکومەت بە 2 مانگ جارێک موچە دابەش دەکات. حکوومەتی هەرێم 4 سەرچاوەی داهاتی هەیە: داهاتی نەوت، داهاتی ناوخۆ و خاڵە سنووریەکان، هاوکاری هاوپەیمانان، پارەکەی بەخدا. بەڵام لە دابەشکردنی موچە شکستی هێناوە. موچەخۆرانی هەرێم لە نیوەی یەکەمی ساڵی 2020دان تا ئێستا موچەی مانگی یەکیان پێدرا و وادەی دابەشکردنی موچەی مانگی شوباتیش نادیارە. کابینەی نوێم لە سەرەتای دەستبەکاربوونیدا بانگەشەی بنیادنانی ئابووریەکی بەهێزی دەکرد، بەڵام تەنانەت پابەندی بەڵێنەکانی خۆشیان بۆ دابەشکردنی موچە لە 30 ڕۆژ جارێکدا نەبوون. کابینەی نوێم 11 مانگ و 8 ڕۆژە دەستبەکار بووە. لەو ماوەیەدا 9 موچەی دابەش کردووە و 2 موچەشی پاشەکەوت کردووە. بەرپرسانی کابینەی نوێم لە چارەسەرکردنی کێشەی موچە ڕوبەڕووی شکست بوونەتەوە. بە جۆرێک لە ناوخۆ چاکسازی ڕاستەقینە ناکەن و لەگەڵ بەغداش ناگەنە ڕێککەوتن.